لە دوای گەیشتنی ئاینی ئیسلام و فتوحاتی ئاینەکە لە ناوچە جیاوازەکاندا دانیشتوانی ناوچەکانی کوردستانیش بە شێوەیەکی بەرفراوان و ڕاستەوخۆ بەر ئەو فراوانخوازیانە کەوتن و کە دواتر دەرەنجامەکانی لە دروستکردنی چەندین مزگەوت و خوێندنگای ئاینی دەرکەون. ئێرە یەکێکە لە ماڵەکانی خوا. ئەم جێگەیەکێکە لە شاکارە جوانە سەرنجڕاکێشە ئەندازەیەکان لە کوردستاندا. ڕەنگ بێت چەندین مزگەوتی تر هەبێت کە جوانتر و سەرنجڕاکێشتر بێت لە مزگەوتە، بەڵام کاتێک کە دەزانین بەردی بناغی ئەم مزگەوتە و دروستکردنی بە فەرمانی عەبدوڵای کوڕی عومەری کوڕی خەتاب دروستکراوە، ئەو کات دەزانین کە ئەو تەلارسازیە کە کراوە چەندین بەهای لە جوانیەکەیدایە و ئەوەندەش پەیوەندی بە دێرینەکەوەیەتی. هەر لەو سەردەمەدا شوێنێکی تایبەت دروستکرا بۆ فێربوونی دانیشتوانی ناوچەکە لەسەر ئاینی ئیسلام تا ساڵی 1991 کۆچی. ئەم مزگەوتە بۆ خۆی ماوەتەوە. تەنانەت ئەو ئاوەشی کە لەو سەردەمەدا کە بۆی هاتووە لەژێر شاخەکەوە وە خۆی ماوەتەوە و بە هیچ شێوەیەک تێک نەدراوە. لە هەرێمی کوردستاندا تەنها 2 مزگەوت هەن کە لەو سەردەمەدا دروستکرابن و تا ئێستا پارێزراون. ئەویش مزگەوتی گەورەی خورماڵ و مزگەوتی گەورەی ئاکرێیە. سڵاو بینەرانی بەڕێز، خۆشحاڵین پێتان شادەبینەوە لە بەرنامەی نوێی ماڵەکانی خوادا. بەرنامی ماڵەکانی خوا ئێستا لە شاری ئاکرەیە، بەرنامەیەکی تایبەت بۆ ئێوە بەڕێساز دەکات لەسەر مزگەوتی گەورەی ئاکرێ. بە هیوایەوەی کۆمەڵە زانیاری سوودبەخش بە ئێوەی بەڕێز بگەنین لەسەر مزگەوتی گەورەی ئاکرێ. پێشەوەی لە ڕووی خۆر ئاوا بچیتە ناو شارەکەەوە، منارەیەکی بەرز و قوبەیەکی گەورە بەدی دەکرێت کە جوانێکی داوە بە شارەکە. ئەگەر و شوێنەوارەوە ئەم شارە تایبەتمەندی خۆی هەیە و هەندێک لەو شوێنەوارانە ماوەتەوە پارێزراوە. ئەوە شاری ئاکرێ و ئەمەش مزگەوتی گەورەی ئاکرێیە. ئەم مزگەوتە بەلای دانیشتوانی ئاکرێەوە پیرۆستترین و جوانترین شوێنی ئاکرێیە. شوێنی پێگەیاندنی چەندین مامۆستا و پیاوی ئاینی بووە. ئەگەرچی بازاڕ و شوێنەکانی ئاکرێ بە شێوەیەکی بەرچاو دڵگیر و خۆشە، بەڵام ئەو بازاڕی کە لە چواردەوری یان لە ئەو بازاڕی کە تایبەتە بە مزگەوتەکە جوانێکی تری بەخشیوە بە ناوچەکە و بە مزگەوتەکەش، چونکە هەر نوێشخوێنان لە دەرگای مزگەوتەکە دێنە دەرەوە بازاڕێکی تایبەت و جوان دەبینن. ئەم مزگەوتە ڕووبەرەکەی 2600 متر دووجایە، چەندین هۆڵی نوێشکردنی تێدایە. لە کاتی نوێژی هەینیدا زیاتر لە 1000 کەس نوێژی تێدا دەکەن و تا ئێستاش خوێندنگە ئاینەکەی ماوەتەوە. ئەم مزگەوتە ناوی مزگەوتی گەورەی ئاکرێیە. لەگەلک مەسادری تاریخیش ئەو مزگەوتە نووسرایە. دەستپێکی دامەزراندنی ئەو مزگەوتە ساڵی 20 هیجری بوو. لەگەر هاتنی ئیسلام بۆ کوردستان ئەم مزگەوتە هاتە دامەزراندن. لەسەر فەرمانی عەبدوڵای کوڕی عومەری کوڕی خەتابی هەروەکو ئەوە بە تەواتر هاتیە لە خەڵکی مەنتقەی ئاکرێ لە هەنگی ڕاهەتا ئێستا بە تەواتر هاتی. تەواتریش طبعاً زانیاری تەواتر تقریباً نەتیجەکەی تەمەرەکەی عیلمێکی زانیارێکی ڕاستە و یەقینیە. لەگەر ئەم مزگەوتە مەدرسەی دینیش هەبووە، چونکە ئیسلام هەر جێیەکی کە چوو بووایە پشتی کە ئیمانیان دینە و مسلمان دەبوون، ئەوڵ مهمەی وی ئەو بوو کە ثەقافەت و ڕەوشنبیری بەلاو بکەتەوە لە ناو
خەڵکێکی دا کە عالەم لە نەفهامی بێتە علم و زانیاری. لەو وەختیوە ئەو مزگەوتە چابووە و ئەو مزگەوتەش طبعاً یەک وا تێدەگەم کە ئەمن جێم لێ بووە لە زۆر برادران لە منطقەی سولەیمانی دەرێن ئەم مزگەوتە و لە مزگەوتی خۆرماڵ ئەویش لەو مزگەوتەکانی کۆنە لە بیدایەتی عینی تقریباً لە یەک تاریخ بووە یان وەرەک تەفاوت هەبووە نازانم، یعنی زۆرم لەوانە جێ لێ بووە لە ئەو تشتانە. عمارەتی بیدایی لەو مزگەوتەی لە ساڵی 20ەکان نەکو بینایەت و ئەوەدانی وەکی ئێستایە یان پێشی 200 ساڵ و 300 ساڵە ئەمە نازانین لەو وەختی شێوازەکەی. ئەمە ئەوەی کە ئەمە بیستیتمان و دیتیتمان و لە ئەوانەی پێشی خۆمان جێمان لێ بووە. ئەو مزگەوتێکی طبعاً فراوان بووە، زیاتر بووە لەو مەساحەی لای پشتێش هەرمایتی ئێستا کردیتمانە قاعە و ئەوانە بۆ بۆنەکانی ئاینی. ئەو مزگەوتە دوو منارەی هەبووە، منارێک لە شەرقی ڕۆژهەلاتی مزگەوت، منارێک لە ڕۆژ ئاوای مزگەوت. گومبەتیشی هەبووە، بجە ئەو نازان لەخوالەکەینێ دروستکرا لە 600ەکانی هیجری پێشی 500 ساڵ 600 ساڵ دوایە ئەو بینایەتە تێک درایتەوە، جارێکی دیکە چاکرایتەوە. لە ساڵی تقریباً برین پێشی 100 ساڵ دوو منارە هەبووە بە ڕوخام و بە ئەوانەیان چاکردیە. منارەکانی قەدیم بووە، منارەکە ڕوخاینە، ئەو منارەکە نەماینە. پاشان قوبەتیان دروست کرده بوو پێشی 150 ساڵ 200 گومبەتێکیان دروست کرد بوو. ئەو گومبەتەکەش تقریباً عمری زیاتر بووە لە 200-300 ساڵێکی. ئەویش خراپەی هاتی سەرێ بە چینکۆیان ئەویان یەخزبوو سەرێ چووکە خزمەت نەکرا بوو. لە ساڵی 1965 بڕیار درا کە ئەو مزگەوتە چا بکرێتەوە و فعلاً دەست بە چاکردنی مزگەوتی کرا. لە وەختی خۆ وەزارەتی ئەوقاف لە حکوومەت یارمەتی ئەو مزگەوتەیدا کە چا بکەتەوە. طبعاً پارەکەشی تێرا نەکردن، ئاهالی ئاکرێ، خەڵکی ئاکرێ، ئەوانە بە خۆیان ئیشیان تێدا کرد و مساعدە و یارمەتیان تەقدیم کرد. ئەو ئاوەی کە هەر لە سەرەتای ئەم مزگەوتەوە بە شێوەی جۆگە گەیشتوتە ناو مزگەوتەکە، تا ئێستاژە ئەو ئاوەی سەرچاوی کانیەکەی لە ژێر شاخەکەدایە گۆڕانکاری بەسەردانا هاتووە. جگەلەوەی لە جۆگاوە ئاوەکە بە بۆری ڕاکێشراوە کە نزیکەی 4 کیلۆمەتر دوورە لە مزگەوتەکەەوە. ئاوەکەشی زۆر فێنک و ساردە. هاوکاتم شوێنە بۆتە جێگەی حەوانەوەی ڕێبواران و دانیشتوانی ناوچەکە، بۆیە زۆر کات هەم ئاوی خواردن لێرەوە دەبەنەوە، هەم دەست و دەموچاویش لێرە دەشوان. ئاوی ئەو مزگەوتە طبعاً مزگەوت لەگەر کە ئاوەدان کرا مزگەوتەکە، مزگەوت پێداویستی دەیەوێ. ئەو پێداویستیەکان یەک لە ئەوی مزگەوت محتاجیاتی مزگەوت ئاوە بوو، چونکە نوێشکردن ڕادەوەستێ لەسەر تەهارەت و لەسەر پاکژی. ئەو ئاوا وا طبعاً یعنی ئەوها دێتە ئەوکردن کە پاشی کە ئینسان کە فکر لێ دەکەتەوە
لەگەر مزگەوت ئەو کانیە کە مزگەوت چاکرایە ئاوی ئەو کانیە کە دوورە نزیکی 4 کیلومتر لە مزگەوتی دوورە هاتیتە لە بن چیای سەری ئاکرێ کە پێداین چای پیکەسەر لەوێن دەرێ ئەوە بە جووگە هاتووە وەختی خۆ ئاساری جووگەکانیش دیار بوون حتا پێشی کە ڕێگا چا بکرێتن و ئاساری جووگەکان هەبوون دوایە لە ساڵی 990 هیجری ئەمە لەسەر طبعاً لە ناو کتێبەکانی خۆمانی دەستخەت شتێکم دیتەوە لەوێن دەرێ کە تاریخی ئەو ئاوە لەو کاتیدا بە گوسک ئیژەکە هاتیە بە پاکشتر بیتن کە مزگەوتیان چاکردەوە ئەو گوسکانە لە بن عەردیدا دیار بوون ئەوە نووسیتی تاریخی ئاوی مزگەوتی شەریفی ئاکرێ لە ساڵی 1900 یان لە ساڵی 990 هیجری کە دەکا پێشی 500 و قوسور 400 و قوسور ساڵ ئەو ئاوە بە بۆڕی هاتیە بۆڕی گوسک ئێستاش لە ساڵی 1932 هی زاینی ئەم ئاوا کردیانە بۆڕی ئاسن یعنی ئەو مۆغەڵوان وەکی دەرێنێ پاشان لە ساڵی 970 و قوسور جارێکی دیکە بۆڕیەکان تەبدیل کران لە سەردەمی مرنشینە کوردیەکاندا لایەنی ڕۆشنبیری ئەگەرجی زۆر فراوان نەبووە بەڵام حوجرە و خوێندنگە ئاینەکان کە بەشێک لە مزگەوتەکانیان بۆ تەرخان کراوە هیچێک بوون لە پایە و جێگەی ئاینی و زانستیەکان و مەڵبەندی پێگەیاندنی چەندین شاعیر و شارەزا و کەڵەپیاو بووە هەر بۆیە ژمارەی قوتابخانەکان لە زۆربەی شارەکانی کوردستاندا لە زیادبووندا بوون ئەوە شاری بەدلیس کە بەپێی سەرچاوەیەکی مێژووی لە سەدەی 17دا 70 قوتابخانەی تێدا بوو یان شاریوان کە 20 قوتابخانە و میرنشینی بادینان کە ژمارەی قوتابخانەی تێدا بووە کە دیارترینان قوتابخانەی قوبەهان و مرادخان بووە لە ئامێدی ئێستا میرنشینی سۆرانیش کە قوتابخانەی ماوەرانی تێدا بوو کە ئەوەندە بە بڕژ بوو چەندین مەلا و شارەزای بەناوبانگی شاری مۆسڵ لەوێ پێگەشتوون بێتوشی و مەولانە خالیدی نەقشبەندی و شێخ مارفی نۆدێ لەو کەسانن کە پلەی زۆر بەرجیان بڕیوە ئەوە تا ئەبی سەعودی ئامێدی پلەی ئاینی لە دەوڵەتی عوسمانیدا گەیشتە شێخی ئیسلام هەر لەو سەردەمانەدا بوو کە مێژوونووسی گەورەی کورد شەرەفخانی بەدلیسی مەلا مەحموودی بایازیدی و کەڵە شاعیرانی وەک خانی و جەزیری و نالی و سالمی کوردی چەندانی تر بە دیارکەوتن ئەو خوێندنگە ئاینیە کە لەگەڵ ئەم مزگەوتەدا دروستکراوە تا ئێساش لەگەڵ دهۆک و هەولێر و سلێمانی و کەرکووکدا یەکێکە لەو 5 خوێندنگە ئاینەی کە لە هەرێمی کوردستاندا هەن و تا ئێساش بەردەوامن و چەندین زانا و کەسایەتی ئاینی لە خوێندنگای ئەم مزگەوتەدا پێگەشتوون. مزگەوتە کە مەدرسەی تێدا بووە زۆر عالەمی پێگەیاندووە لەو عالەمانە کە مەشهورن لە کوردستان بنەماڵەی مەلاحیای مزوری یەکیان کە طبعاً بژ لە باب و باپیرم کە لەو مەدرسەی دەرچووینە هەر عینی لەو مەدرسەی چونکە بە خۆمان
بنەماڵی ئێمە لەو مزگەوتەی بووینە و مەدرسەی دەرسیان گوتیتەوە لە کوونەوە، یعنی احتیمالە برین بە سەدان ساڵ پێشی ئێستا. لەو مەدرسەی کە لێ دەرچوونە و دەرسیشان گوتیتەوە، چونکە بەخۆی طبیعەتی حالی ئەو فەقیاتی وا بوو کە دەیان خوێند و دوایە دەبوونەوە مەلا دەرسیان دەگوتەوە. لە هیبەتوڵڵا مفتی ئاکرێ ئەو لێرە هەم تەدریسیش کردیە لەگەر باپیرم پێکەوە، هەم لێرە خوێندیتی و دەرچووە. لە ساڵی بیستەکان لە بیدایەتی دانانی حکوومەتی عێراق، دامەزراندنی حکوومەتی عێراق، ئەو بوو ئەندامی پەرلەمان یان برین ئەوی عێراقی. پاشان بوو ئەو لە مەجلیسی شوڕا یان مەجلیسی شوێخی مەلەکی لەوێن دەرێ دامەزرا. باوکی کە عەبدوڕەحمان بوو ئەویش ئەوە. بەنیسبەتە ئێمە مەثەلەن ئەمن لەو مەدرسەی دەرچوو. کتێب و دەستنووسە گرنگەکانی ئەم مزگەوتە تا ئەساش پارێزراون لە مزگەوتەکەدا هەڵگیراون کە ئەمەش گرنگیەکی خۆی هەیە بۆ مزگەوتەکە و دانیشتوانی ناوچەکە. گەڕان بە دوای دیمەنە جوان و ناوازەکانی ماڵەکانی خوا یەکێکە لە کارە ئاسانەکان. ئەویش بەهۆی دینداری و دەوڵەمەندی ئەم کوردستانە بە مزگەوت و شوێنە ئاینەکان. ئەوە سەرباری ئەوەی کە ئەو مزگەوتانە شوێنێکی گرنگی مێژوین و بەهای خۆیان هەیە. بینەرانی بەڕێز، بە هیوای ئەوەی هەمومان بتوانین ئەو شوێنە مێژووی و دێرینانی هەرێمی کوردستان بپارێزین تا مێژووی کوردستانمان وە خۆی بمێنێتەوە و تێک نەچێت. لێرەدا کۆتایمان بەم بەرنامەی هێنا کە لە شارۆچکەی ئاکرێ بوو. سواس بۆ دانیشتوانی ئاکرێ، هیوای سەرکەوتن بۆ ئێوەی خۆشەویست. هەر شاد و سەرکەوتوو.